بیلەرانی بەرنامەی تەندروستی لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە هەر کوێکان سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشە. بەڕێزان، بۆ ئەم هەفتە هاتوویەتەوە خزمەتتان تا بۆ پێشکەشکردنی دوو بابەت. بابەتی یەکەم لەسەر ئارترۆزە، هەوکردنی جۆنگە، بەتایبەت ئەو حرەکاتگەرێک کە ئەکرێ و ئەتاین بڵێن حرەکەتگەری وەرزشی کە ئەکرێت چه حرەکەتێک غەڵەتە بۆ ئارترۆز و چه حرەکەتگەرێک ئێمە ئەبێ بە دروستی بە شێوەی دروستەکەی ئەنجامی بین. ئەو مەطلەبیشە کە وەرمان گرتووە لە نووسینی تیم و پۆهی وڵاینەنە کە خۆی متەخەسس فیزیک تبیە، بەڵام لە بەشی فیزیۆتراپیشە کارەکات. مەطلبێکی نووسیوە کە بازش کرد هەن غەڵەتە ئیشتیبایە لە ئارترۆزە ئەم بەکاری تێرین بە عەمەڵیە بین و ئیشارەی کردووە ئێمە بەیانی کە هەڵەسین کەسی یان بەبەستی ئەوەسە کەسێک کە ئارترۆزی هەیە ئەو هەوکردنی جۆنگەیە هەیە لە خەو هەڵسێ بەیانی ئازاری هەیە بەهۆی ئەوەی کە ئازارەکەی زۆرە وا هەستەکە کە نەجۆڵێتەوە باشترە، بەڵام ئەو ئەڵێ بە پێچەوانە ئەوە یەکێک لە ئیشتیباکانە کە یەک کەس ئەتوانێت تووشی بێت و ئەو کارە بکات کە کارێکی ئیشتیبایە ئەبێ ئەو جۆنگە بجۆڵێتەوە حرەکەتی پێ بدرکێت. هەروەکە ئەزانن ئارترۆز ئەو غوزروفەی کە ها لە بین دوودانە جۆنگە حاڵەتی ڕەوانی ئەدات بە جۆنگەکان کە لەسەر یەکەوە بجوڵنە و حرەکەت بکەن، ئەگەر تووشی تەحلیل بێت، تووشی زایعە بێت و ئەو بینە ئەو نێوانە باریکترەوە بێت و یان فەزاکەی کەمترەوە بێتەوە، لەو حاڵەتە ئەڵێن کە ئەو جۆنگە ئەو مەفسەڵە تووشی ئارترۆز بووگە. نیشانەگەرێکیشی هەیە، نیشانەکانی ئەتوانین ئیشارەکەین بەوە کە ئازارە، بەتایبەت لە بەیانیانە کاتێککە هەڵەسن کەرێکیانە لە جێبێنە دەرەوە کە زۆر سەختە بۆیان، هەڵاوسانە، هەڵاوسانیش ئەو شوێنە کە تووشی ئارترۆزەکە بووگە یەکێتر لە نیشانەکان هەڵاوسانە کە ئەو شوێنە تووشی هەڵاوسانە بێت. جیا لەوانە گژی و سفبوونە، گژی و سپوونەکە یانێ جوڵانەوە حرەکەتدانیان زۆر سەختە و هەروەکە ئیشارەمان کرد ئەم ئێشە هەیە بەتایبەت لە کاتی بەیانیانە و کاتێک کە گەرەکیانە هەڵسن ناو جێگەوە کەونە ڕێگە بڕن بە ڕێگە بڕیانێ بکەفنە جوڵە، بۆ ئەوەی کە ئازاریانە زۆربەیان ئەو کارە ناکەن یا وەرزشکەرێکی غەڵەتەکەن. تیمۆ پۆهیۆلاینەن وا ئەڵێت کە ئەگەر وەرزشکەرێکیش کە ئەنجامە درگێت ئەبێت بەردەوام بێت و بەتایبەت منەزەمیش بێت. منەزم بەو شێوە کە مەسەڵەن 2 ڕۆژ بکرێت مانگی ئەنجامی نایت لە ناو مانگ یەکجار، مەبەستی ئەوەیە. بۆ ئیشارەتیشی کردووە کە باشترین حرەکاتەکان چین و توێگە خۆ باشترین حرەکەت بۆ ئەوەی کە دروستی حرەکەتەکان ئەتوانن سەردانی فیزیۆتراپن، فیزیۆتراپەکان لە چەند جلسە ئەتوانن شێوەی دروستی ئەو جوڵانەوە ئەو حرەکەتە ئەنجام بدەن. ئەوانەی کە فیزیۆتراپن یا علاج تەبیعی ئەنجامەدەن ئەتوانن شێوەی دروستەکەی بەکارهێنانی ئەو نەرمشکەرە پێمان بڵێن. ئەڵێت باشترین حرەکاتگەر ئەوانە کە ئەو جۆنگەگەرە پێش نەخۆن، یعنی بجۆڵنەوە بەڵام بەملاو بەولا پێش نەخۆن، ئەوە یەکێ لە باشترین حرەکاتەکانە. دوای ئەوەیشە زەخت و فشاریان لەسرە نەبێت، بۆ وێنە چۆن کەسێک دانەوێتەوە زرانی ئەموشنێتەوە کە شتێکی خۆرس کیسەیەک لەسەر عەرز بەرزەو کاتەوە، ئەوە وەکو یەکێکە لە حرەکاتە غەڵەتەکان نەزانێت. بەڵام ڕێگاچوون لەسەر ڕێگایکی سافەوە یانێ سەر و ژوورکایی نەبێت، بەڵام ئەو ڕێگاتوانێت ئەو شتوتی ئیسفالتی نەرم، چۆن لێرەمان شوێنگەرێکیان هەیە ئیسفالتەکە نەرمە بۆ کەسانێکە چاوانەوە دووچەرخە سوواریەکەن چاوانێ وا دەرەچن، ئەمە بەستی ئەوەسە، بەڵام هەر لەسەر ئیسفالتیش ئەکرێت لەسەر ڕێگایکە خاکی بشوستە بێ یا بە ماسەیش بێت، یانێ کولەن لەسەر هەر جادەیەک پیادەڕەوی ڕێگە چوون ئەو کارە یارمەتی دەرەبە
ئارترۆز بە شەرتێک کە ڕێگەکە سەر و ژوورکایی نەبێت، سەر و خوارگایی خوارەوەی نەبێت، ڕێگایەکی ساف بێت، ئەوە یارمەتیدەرە. جیا لەوانیژە وەرزشکەرێ وەکو مەلەکردن یا دووچەرخە سواری ئەوانیە بە حرەکەتگەرێکی دروست ناو بردووەکە بۆ ئارترۆز بەکاردێت. لە خراپترین حرەکاتەکان کە ئەو ئشارەی پێکردووە کە حرەکاتێکی خراپە، هەروەکە شارەمان پێکرد بەرزکردنەوەی ئەشیایە لەسەر ئەرزە کە ئەو کەسە ئەبێت بۆ وێنە ئەگەر ئەژنۆی تووشی ئارترۆزە ئەبێ ئەژنۆگەری بشنێتەوە، دوایەوە ئەو شتە هەڵگرێت لەسەر ئارز، ئەوە بە حرەکەتێکی غەڵەتی دارنیانێ چمانەوەی جۆنگەکان بە هەر شێوەیە کە زەختیشی لەسەرەبێ یا پێچدانیان بەملااو بۆ لە چرخانیان ئەوانەیە بە حرەکەتگەرێکی ئیشتبا ناو بردووە. و هەروە ئیشارەی کردووە کە ئارترۆز ئەتوانێت ئرسی بێت. ئەگەر هەست بەوە کریە کە ئرسیە، ئەویش ڕێگە هەیە کە بەرگری بۆ کردێت. باشترین بەرگریش ئەوەیە کە کێش لە میزانێکی تەعادڵ و میزانەدا ڕابگیرگێ، یانێ ئەگەر کێشا لەسەرەوە کێش وەزن بێتە خوارەوە، دوایەوەشە جیا لە دابەزاننی کێش ئەتوانێت وەرزشەکانیش ئەنجامدات بۆ ئەو کەسانەی کە سابقەی ئارترۆزیا هەوکردنی جۆنگەیان هەیە بە شێوەی ئرسی لەناو بنەماڵە. میزانەکەی چەندێ بێت، بە چە میزانێ بێت؟ ئەوەی وتووە کە 3 جار لە هەفتە، هەر جارێکیش نیم ساعت بۆ ماوەی 3 مانگ، یعنی بۆ ماوەی 3 مانگ 3 جار لە هەفتە، هەر ماوەیەکیشی نیم ساعت، یعنی ئەمە سەرنجبنین شتێکی وانە، یعنی هەفتەیەکە کاتە 1 ساعت و نیو. ئەوە میزانەکەی کەوتووە، بەڵام دیسان تاکیدی لەسەر ئەوە کردووە کە ئەبێت بەردەوام بێت، منەزەم بێت، مستەمەڕ بێت، نە ئەوەی کە 1 هەفتە ئێمە ئەو وەرزشە ئەنجام بین 3 جاریش بوو بە هەر جارێکیش نیم ساعت، دوای ئەوە چەند هەفتە ئێمە بیخەینە سەر دوای ماوەی کە بێتەوە بیرمان. بۆیە ئەوە لەسەر بەردەوام بوون و مستەمەڕ بوون لەسەری زۆر تاکیدی کردووە. هەروەها ئەو شتانی کە ئەتوانێت دەوری باشی بێت لە هەوکردن جۆنگە یا ئارترۆزە، هێنانە خوارەوەی وەزنە کە وتمان ئەوە ئەتوانێت جیا لەوەی کە ئەسەراتی ئارترۆز کەمەکاتەوە، هەروەها ئازار و ئێشیش کەمەکاتەوە. خواردنی گۆشتی سووریش شارە کراوەکە بۆ ئارترۆز خراپە، حتى المەقدور سعی کردێت ئەگەر زۆر بخورێت کەمەوە بکرێتەوە یا لە حەدێکی زۆر کەمە مەسرەف بکرێت. بازن مەوادیش هەیە وەکو ئۆمێگا 3 کە ئیسە هەیە لە دەرمانخانەکانە یا لەو شوێنانەی کە فراوەردەگەر تەبیعیە فرۆشن، لەبێ وەکو حەب هەیە ئۆمێگا 3 یا چۆری ماسیشی پێڵێن کە ئەوە یارمەتیدەرە. لە ڤیتامینەکانە ڤیتامینی دێ کە ڤیتامینی دێش ئێمە ئەتوانین لە ناو نان و هێلکە و ماسیە بە فراوانی بدۆزرێتەوە، لەوێش ئەتوانین ڤیتامین دێ یارمەتیدەرە. جیا لە ڤیتامین دێ کەلسیۆمیشە، کەلسیۆمیش لە ناو پەنیرە هەیە، جیا لە پەنیر لەو فراوەردەگەرەی کە لە شیرە هەیە، ماس شیر دوو ئەوانە ئەتوانین ئێمە ئەو کەلسیۆمە کە مورد میزان یا لازمە بۆ لەشمان بەدەستی بێنی. و هەروەها وەرزشکەرێکیش کە جیا لە یعنی تەسیراتی جیا لەسەر ئێسک و جۆنگە لەسەر ئەو ماسوولکانە لەسەر ماهیچەکان هەیەی بۆ تەقویەت ئەبێ ئەنجامیش بدرگێت کە ئەو وەرزشکەریشە هاوزەمەن لەگەڵ ئەوەی کە ئێسکەکە ئێمە دیارە موشکلەی هەیە، ئازاری هەیە، زعیفبوونی ماهیچە و یا ماسوولکەکان ئێمە لە بیرمان نەچێتەوە. من لێرە داواکەم لە هاوڕێ هاوکارم چەند نمونەی تەمرین هەیە، تەمرینگەر وەرزشی بۆ ئارترۆز کە بۆ ئێوە بڵاویکەنەوە.
پێشەکی ئەوە بڵێن کە ئەو حرەکەتگەرە کە ئەیبینین لە وێنەکانە حرەکەتگەرێک نییە کە زۆر بەکاربێت، یعنی فقط کششیە بۆ وێنە لەم وێنە ئەو یەک نەفەرە پایداناوە بەم حاڵەتە ئەیواتە دواوە ئەی تێر دەخوارەوە ئەی حرەکەتگەرە نیشانەدا. جا من داوام ئەوەیە کە هاوڕێ هاوکارمان ئەگەر بگێت لەسەر هەر وێنەیەک بۆ ئەوەی کە بینرانمان بتوانن حرەکاتەکان بە شێوەک لە حافزەیان دمێنێتەوە ماوەیەکی کورد لەسەریان فیکس بکە. بەڵێ من ڕوو بە دیوارەکە نیگەگەت حاڵەتێک بەرەو ئەرزەکە ئەڕوات و تێتەوە فشار نایرێت فقط حرەکەتێکی مختصرە یەک لە یەک قاچ خەڵک وەرەگرگێت دواتر قاچی دواتر ئێمە تەکێگایەکمان کردووە کە هەوشی پێمانە بێن نەکەوین ڕوو بە دیوارێک لەسەر قاچێک بەرز ئەبینەوە دانیشین چەند جارە بە حرەکەتاکەین دوایەوە قاچمان ئەگۆڕی. هەروەکایی بینن حرەکاتگەرێکی سادە بەڵام زۆر مفید و بەکەڵکن هەمانە. ئەمە حرەکەتێکی مەشهورە حتا بۆ کەسانیش کە ئازاریان هەیە لە کەمەریانەوە حرەکەتی حەوچە حرەکەت لە گەنیش ئەناسرێت حرەکەتێکی مناسبە جیا لە ئارترۆز بەتایبەت ئارترۆز لەو شوێن جۆمگەی حەوچە ئەو کەسانی کە ئازاریان هەیە لە کەمەرە یەکێک لە ڕێەکان ئەوەیە کە ئەو تەقویەت ئەو عەزولەگەرە کە ها لە خوارەوەی کەمەرە ئەتوانی یارمەتی دەربێ بۆ ئازاری پشت و کەمەریشیان. لێرە ئەتوانێت لە دەسماڵێک یا کێشکەرێک هەر کێشکرە تایبەت بە وەرزش ئستفاداکرێ ئەوە بۆ حاڵەتە فشارێکی وارە دەکا بە ژێر پای یعنی کەف پای بەرەخۆی ئەیکێشێ بەڵام بە شێوەیەک نییە کە پا بموچێتەوە بەڵکو بە شێوەی ئەوەی ماهیچەکان یان ماسوولکەکان تەقویەت کات ئەو حرەکەتەسە بە فاصلەی 3 تا 5 سانتیمتر ئەگەر ئەو قاچیش لە سەر سەتحەکە بەرزەوە بێتەوە هیچ مشکلەیەک نییە. بۆ ئەم حرەکەتە ئەتوانن لە خاولی سوا دەکەن خاولیک بە شێوەی تۆپە دانن لەژێر قاچە ئەوڵ ئەم قاچە بۆ حاڵەتەکە هەیە من ناچەرخێتەوە بەڵکو بە هێزی ماهیچەکان وەک حاڵەت ئینقەباز کێش تێرن ئەو ئەژنۆ کێش تێرن ئەوڵ یەک قاچ دواتر قاچی دواتر ئەو قاچی تر ئەو حرەکەتە بۆ ئەنجام. ئەمە دەستگای کە ماڵەوان لە باشکاگەر هەیە لە باشکاگەر تەمرینگەر سادەی وەردشی هەم لە بدەن سازیگەرە ئەم دەستگا هەیە. ئەم وێنە شاید بۆ هەموو کەس دەست نەدات بەڵام لە ساڵانی ئەخیرە یەکێک لەو علاجە تەبیعیە باشانەی کە بۆ ئارترۆز پیشنهادیەکەن ڕێگە چوونە نەرمشە لە ناو ئاوە ئەمە ئەم وێنە لە ناو استەخرە ئەوەیە کە حفازێکی گرتووە و پای لەو جەهەتەوە کە هەیە ئەجۆڵێتەوە. ئەمیشەر استەخرە
تقریبا ئەو پایە کە خەریک جوڵانەوەست لە شکڵێک وەک ئەم قاچە کە سابتە بووگە بەو شێوە تا ئەو زاویە حرەکەت ئەنجام دراوە. دەستخۆشی بۆ هاوڕێ ئەدیتۆرمان کە ئەو حرەکەتگەریە بۆمان نیشاندا. لێرە چینە سەر بابەتی دووەمی بەرنامەکەمان کە بابەتێکە متاڵعەیەکی تازەیە کە لە کانادا ئەنجام دراوە و ئەوەیە کە ئایا سوودمەندبوون لە پرۆژسترۆن یعنی قورسە پرۆژسترۆن قورسە بۆ ئەو ژنانەی کە هانە دەورانێکە کە پێش یا ئیسیگیانە. تاقیقاتەکە لە کانادا کراوە. لەو تاقیقاتات 180 ژن وەکو نمونە هەڵبژێردراون کە سنیان لە 35 تا 58 ساڵ بووە. ئەگەر کەسێک پرسی باشە بۆ 35 خۆی سنی یا ئیسیگی نییە، بەڵام کەسانی بووبن کە مشکلاتێکیان بگە بەتای مشکڵی خەو پرۆژسترۆنە وتیان نزان تەسیری هەیە بەخاتر ئەوەیە یاسیگەینەوە لە درێژەی بەرنامەکە لە درێژەی ئەم باسەمە ئەگەین پێ تقریبا BMI یعنی ئەو شاخص تودەی بەدەنیە ئەو وەزنە متعادڵە 28 بووبە. تقریبا شتێکی نۆرماڵە ئەو کەسانی کە بەشدار بووبن زۆر کێشیان لەسەرەوەنەوە یا مشکڵەی وەزنیان نەبووگە. هەر لەو ئامارە هاتووە کە لە 1970 ئەوانە سپیکس بوون کە یعنی 87% سپیکس بووبن، 13% ڕەنگین پێسەکان بووبن و ئەو بەشداروانە لە 157 مەدرەکی زانکۆیان بووبە، یعنی کەسانی بووبن کە لە زانکۆیشە بووبن. بەڵام بۆ ئەوەی کە بڕین سەر باسەکە دکتۆر جرین سیپیۆر کە متخصص غدەدی برونڕیزە لە ڤانکوڤەری کانادا و خۆی یەکێ بووگە لەو بەشداروانە کە لەم تاقیقاتە بەشداری کردووە. ئەڵێت مدیریەت و هدایەتێکی باش پێش یائسەبوونی ژنان لە بەرچاو ناگیردرێت. نیشانەکانی پێش یائسەبوون بریتین لە عادەت مانگانەدا ڕێژەی خوێنەکە زیاکات، هەستکردن بە ئازار لە سینە و مەمکەکانە، ئاڵوگۆڕی لە خۆپ و خۆی ئەو کەسە دروستە بێت بۆ وێنە زوو تووڕابێت، مزاجی زووە ئەگۆڕدرێت، ئارەقکردنی شەوانە بە تایبەت لە کاتی نووسیندا و ئاخرین نیشانە بێخەویە. ئەوە نیشانەکانی کە وتویە کە خوێن بەربوون لە کاتی عادە، هەستکردن بە ئازار لە مەمکەکانە، خۆخیان ئەگۆڕگێت، ئاخردن شەوانە و بێخەوی ئەوانە ئەتوانێت لە نیشانەکانێکە کە پێش یائسەبوون تێتە بەرەو. ئەڵێت لە تاقیقاتەکانمان ئەو ژنانەی کە دوو جار یا زۆرتر لە هەفتە لە خەو بەهۆی ئارەقکردندا ئەچڵەکان و لە خەویاندا خەلەل دروست بوو بە خواردنی پرۆژسترۆنی میکرۆنیزەی خوراکی کەڵکیان وەرگرتووە و ئەو مشکلە تا حدودێک هاتووەتە خوارەوە. من خزمەت بینەرانی خۆشەویست عەرز بکەم کە پرۆژسترۆنە ئەو قورسە، بەڵام ئەو پرۆژسترۆنە نییە کە پرۆژسترۆنی سادە بەناو پرۆژسترۆنی میکرۆنیزەس ئەم قورسە. ئەمە ئەو کەسەی بوو کە خۆی تاقیقی کردووە وتی ئەو ژنانەی کە پێش یائسەبوون کەم علایمیانە هەست، ئێمە قورس پرۆژسترۆن میکرۆنیزەمان پیان داوە، ئەو علایمیانە زۆر کەمەوە بووەتەوە و زۆر بەرەولای باشی چوێتن. جیا لەوەیشە لە نیویۆرکە دکتۆر میشل ئس کرامەر
کە ڕئیسی بەشی ژنان و زایمانە لە بیمارستانێکە لە نیویۆرکە و هەروەها لە زانکۆی هەر ئەو شاریشە کورسی هەیە و دەرس ئەدات ئەڵێت ئەم تاقیقاتی دیوە ئەم خۆی هە لە ئەمریکا و تویە ئێمەش ساڵانێکە کە لە دەورانی یایسە و پێش یایسە بوو هیچ پرۆژسترۆنمان استفادە کردووە بەتایبەت ئەوانەی کە ئسترۆژن بۆیان مناسب نەبوو ئسترۆژن ئەو هۆرمۆنەکەی ترە مەبەستی ئەوەیە کە شاید ئێمەش نەمانزانێت بۆ ئەمانە دەورە بینێت یعنی بۆ بێخەوی ئەو ئاراقکردن شەوانە بەڵام لە ئامریکایشە ماوەیەکی زۆرە کە استفادەیەکەن یەکێتر کە ئەم تاقیقاتیانە بردووەتە بەردەسی و ئزهار نەزەری کردووە لەسەری ئوستادیاری ژنان و زایمانە لە دانشگای تۆرۆنتۆ خانم دکتۆرێکە بەناو دکتۆر جاکۆبسۆن ئەو تا نەتیجە کولیەکەی واوتووە کە دەورانی پێش یاسەبوون دەورانێکی پڕ لە چاڵنگە بۆ ئیدارەکردنی مەبەستی ئەوەی مدیریەتکردنی زۆر سەختە ژنان لە نیشانە کلاسیکەکانی یاسیگی ڕەنجە بن سەد ئسترۆژن بان و خوارەکات بازێ جارێک عوارز خوێن ڕژیەکە خوێن بەربوونە کە ئەویش یەکێک لە ئەوێتە هۆکاری ئزعاجبوونی ئەوان چۆن هێشتا عادەتیان هەیە ئەبێ ئاگامان بێ کە دووگیان نەبن ڕێگایکی باش بۆ ئەوەی کە دووگیان نەبن بەکاربێنن چۆن ئەڵێت ئەوانە هەنە سەرەتاکانی پێش یائسە بوونە یەکێک لە مەترسیەکان ئەوەیە کە عادەت بن ببورن حامڵە بن ئەوە ئەتوانێت یەک لایەنە مەترسی بێت جیا لەوانە ئێمە ئەبێت ئەتوانین ئەو پرۆژسترۆنیشە بەکار بووین هەروە کە ئشارەم کرد لە کانادا بووگە نمونونەکان 180 دانە ژن بووگەن کە تاقیقاتەکە لە بین ژنان 35 تا 58 ساڵە بووگە بەڵام ئەو ژنانیژەکە بە 35 تا بین 35 و بەرەوژور کەسانێ بووبن کە بێخەویان بووگە یا لە شەوە هەفتەی یەک جار یا دوو شەو لەناو خەوە تووشی ئارەقکردن بووبن و لە خەو هەستاون ئەم تاقیقاتە لەسەر ئەوە کراوە پرۆژسترۆنە ئەو قرس پرۆژسترۆنی کڕونیزە تەسیراتێکی موسبەتی هەیە کە ئەتوانێت بۆ کەمکردنی ئەو نیشانەگەرە بەکاربێت بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەیشمان تا پێگەشتنەوەیکی دووبارە لەلایەن خۆم و باقی هاوکاران و ژیانێکی پڕ لە شادی و سڵامەتیتان بۆ بە ئاواتە خۆست